سەرەتای ئەم مانگا خۆپشاندانەکان لە هەرێم دەستی پێکرد گرژیەکان گوازدانەوە بۆ گەرمیان کەلار بووە ناوەندی خۆپشاندانێکی تۆن سەرەتا مامۆستایان لە بەردەم قوتابخانەی لەیلا قاسمەوە خۆپشاندانیان دەست پێ کرد فەرمانبەران و لەگەڵ توێژەکانی ترا خۆپشاندانیان کردووە لە ناو جەرگەی بازاڕدا و ئەمڕۆ جیاواز لە ڕۆژەکانی تر فەرمانبەران مامۆستایان پرسیان گێڕاوە بۆ حکوومەتی هەرێمی پاشانگربوونەوەکان گوازخانەوە بۆ بەردەم پەروەردەی کەلار ئێرە بەردەم پەروەردەی کەلارە کاژمێر نۆی بەیانی دەی ئەم مانگەیە خۆپشاندانی مامۆستایانە و هەندێک کوڕ و کاڵ و گەنجان خزاونەتە نێو خۆپشاندانەکانەوە ئاراستەکە گۆڕا بەرەو بەردەم لقی بسوودی پارتی دیموکراتی کوردستان وەکووە بینرێ بەشێک لە گەنجان کاوانەی مامۆسانین بەرەو ڕووی بارگای لقی بسوودی پارتی دیموکراتی کوردستانە ڕۆن لە ئێستادا حاڵی حاضر لێرەش هیچ گرژیەک نییە کادیرێکی پارتی جنێو بە خۆپشاندەرانەدات و بەهۆی ئەم جنێوەوە گرژی و ئاڵۆزی دروست بوو بەرهاوشتن زیاتر بوو بەڵام ێزانامنیەکان ئەتوانن کۆنتڕۆڵی دۆخەکە بکەن ئەمان هەموو بەرپرسەکان شایەتن یەک گەنجێک بەردێکی نەتەقانە هاتە ناو خەڵکەکە لێرە جوێنی غەڵەتی بە خەڵکدا خەڵکیش پێی ناخۆشە گرژیەکان دوانیوەڕۆ تونتر بوون خۆپشاندەران وازیان لە بارگای لقێنا بە ئاراستەی لێژنەی ناوچەی پارتی ڕۆشتن لاگەڕەکی ڕاپەڕین دۆخەکە لە ژێر کۆنتڕۆڵی ێزانامنیەکان دەرچوو بەخێراتنتانەکەم ئەوەی وەزعەکە خۆتانە بینین تەسویرەکەی بینن 2 سەعات پێش ئێستا کۆمەڵێک گەنج ڕێژەکەیان زۆرن لە حەد بەدەرن بە ئازاتونەتە سەر ناوچەمان بەداخەوە ئێمە دەرگاکانی ناوچەشمان داخست خۆتانە بینن پێشەوەی ناوچەمان هەمووی شوشەیە هەموو شوشەکەیان شکان هەر نەڕۆیشتینە دەرەوە قسەمان نەکرد هاتن لە ناو دەرگای ناوچە بەبەردکردیانمانە دەرەوە قایمقام داوە لە خۆپشاندەران نەکات واز لە بەرهاوێشتن بێنن هیچ سوودی نییە خۆپشاندەران بێباکانە بارەسەی ناوچەی پارتی بەرهاوێژن و پاسەوانانی بارەگاکەش دەستیان کرد بە تەقەکردن دۆخەکە ئاڵۆستر بوو لە کاتی تاریکبووندا هێزێکی پارتی بۆ دەربازکردنی کادیرانی هاتنە سەر ناوچە ئێمە دەسەڵاتمان نییە لە گەندەڵی ئەم وڵاتە ئەوانەی کە هاتوونەتە سەر ئێمە با بچنە سەر خەڵکی گەندەڵکار بەڕاستی ئێمە گەندەڵ نین لەم شارە هیچ دەسەڵاتێکیشمان نیە تەحەدای شەکەین مدیری یەک مەدرسە هی ئێمە نییە ئارام بایس حسێن تەمەن 35 ساڵی خاوەند و منداڵ و عوسمان عەدنان عەزیزی تەمەن 21 ساڵ بوونە قوربانی و فشەکانی لە ناوچەوە تەقێنران پێشەم دیمەنانە کۆتایی بە ژیانی ئەم دوو گەنجە هێنرا ئارام بایس کە نازناوی حەمەڕەشە وەک کە سوکارەکەی ئاماژەی پێەکەن تا کاژمێر 5:45 دقیقا لەسەر گۆڕستان بۆ ناشتنی مردوو لە کاتی هێنانەوەی مامۆستاینەکە بۆ مزگەوتی تەقوای نزیک لە بارگای پارتی لاگەڕەکی ڕاپەڕین بووەتە سەیرکەری ڕووداوەکان و کوژراوە قەدەر وا بوو کە ئەو برادریە بردەوە بۆ لای مەلعەبەکە کە داوەزی بوو سەیری کرد هەر نەیزانی بارگای حیزبیش لێوەمانە کە بینی و خەڵقە ڕەباڵەخە لە کاتی دابەزینە باس لەواکەن شۆفلێتێک یا دوو شۆفلێتی هێزەکانی پارتی کە لە خانەقین و هێنیان بۆ پاراستنی ناوچەکەیان کە لەو کاتەیە وابزانم ویستیانە کادرەکانیان دەرچن قەس بکوش بەناو خەڵکە تەقیان کردووە بەڵگەش بۆ قسەکانەوەیە دوو کەس لەوێ کە پێکاوە یەکیان بەر سەری کەوتووە یەکیان بەر سنگی کەوتووە عوسمان عەدنان عەزیز نازناوەکەی محەممەدە و کادیری ڕێکخراوی لاوانی پارتی بووە لە گەرمیان بەڵام لە نێو خۆپشاندەراندا بووە بە دووری زیاتر لە 100 مەتر لە بەرامبەر ناوچەدا بێ ئەوەی بەشدار بێ لەگەڵ ئەو کەسانی بەردیان هاویشتوەتە بارگای پارتی بەڵام ڕێک لەو کاتەدا کوژراوە چەکدارەکانی پارتی لە نێو لیژنەی ناوچەی پارتی پاشەکشیان کردووە بەڵام کە سوکارەکەی ئاماژە بەواکەن عوسمان ویستویەتی بەرەو بارگای ناوچە بڕوە بۆ یارمەتیدانی هاوحزبیەکان و دیارە بینایەکی کرێوە دانیشتەوە داماڵی باوکێسی کارەساتێکی دەستێکی تایە ئەگەر دەسایش نەبێت ئاوا مناڵ من نافەوتێ لە بێتاوانی لە بێهینی براکەم مناڵ من شەهیدەوە بێتاوان ڕۆی دەساییسە ئەمەکەشی دەساییسە گەرەکیانە ملەت کوردە ناو بدەن
ئەنجامی خۆپشاندانەکانی شەوەیە لەسەر سکاڵای کەسوکاری یەکێک لە کوژراوەکان بڕیاری دەستگیرکردن بۆ بەرپرسی ناوچەی پارتی و ئەفسەرێکی پارتی لە گەرمیان لەلایەن دادگاوە دەرچووە. ئەمە لە کاتێکدایە تا ئێستا چەندین بڕیاری دادگا هەیە بۆەوەی بەرپرسی لقی بسوودوی پارتی دەستگیر بکرێ لەسەر خۆپشاندانەکانی 2011 قەزای کەلار، بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە. مەریوان حەسەن، NRT گەرمیان.